هەر لەسەر ئەم بابەتە ئێستا هاوکارمان هونەر ئەحمەد ڕۆژنامەنووس لە ستۆدیۆ لەگەڵماندایە بۆ ئەوەی لەسەر ئەم دۆکمنتاری قسەی زیاتر بکەین و بە بزانین مەترسیەکانی ژینگەی وشکبوونی زۆرێک لە خاچی عێراق و بوونی بە بیابان چییە؟ کاکە هونەر زۆر بەخێربی، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان، هەروەها دەستخۆشیشتان لێکن بەڕاستی دۆکمنتاریی زۆر گرنگە بۆ خۆت دەزانی، ینی ئەوەی کە ئێوە کردوتان یاخود مەسلەی تێکچوونی ژینگە چەندین ڕەهەندی هەیە. ئەگەر پێشەوەی من بێمە سەر پرسیارەکە بە خۆ دەزانین لە زمانی سەدام حوسێن و لە کاتی شەڕی ئێران عێراقی یەکەم هەنگاو بەرەو تێکدانی ژینگەی خواروی عێراق بڕینەوەی دارخورماکان بوو، لەوەوە دەستی پێکردووە. منەمەوێ ئێستا بزانم ئێوە چوونە ئەوێ چیتان دی؟ ینی هەڕەشەکان چییە؟ ینی لە ڕووی ژینگەییەوە دواتر دێنە سەر کۆچ، لە ڕووی ژینگەییەوە کە هیچ شتێک نەماوە بۆتە بیابان، حیواناتی لێناژی، تەیروتووری لێناژی، یعنی چیتان بینی ئێوە؟ دیکۆمنتارەکە کاتژمێر نوۆی ئەم شەو نمایی شەکرێ ئەوەی بیبینە ئەزانە چ کارەساتێکی گەورە بەڕێگەوەی بۆ عێراق. هەڵبەتە ئێستا بەداخەوە ئەو کێشمە سیاسی کە لە عێراقا دروست بووە، پێکنهێنانی حکوومەت، ناوکۆکی نێوان لایەنە سیاسیەکان، هەموو بابەتی ژینگەیان پشتگوێ خستووە کە کارەساتێکی زۆر گەورەیە بۆ عێراق. ئەوەی کە هەیە لە دیکۆمنتارەکەدا زۆر جێگەی سەرنج بوو بۆ من ئەوە بوو کە وتەبێژی وەزارەتی سەرچاوەکانی عێراقڵێ ئێمە 3 ساڵە لە وشکە ساڵی داین، ئەگە 1 ساڵێکی دەرە وشکە ساڵی ئاوە بەردەوام بێت ئەوە خەڵک لە ناوچەکانی باشووری عێراق بە تایبەتیش لە جەباییش ژیانی تێدا نامێنێت. ئەمە مەترسیێکی زۆر گەورەیە کە ژیانی تێدا نامێت. لێرەوە کۆچی ژینگەیی دەست پێگا، ئێستا دەست پێ کردووە لە هەندێک لە گوندەکانی دەوروبەری جەباییش. ئەو ئامارەی کە لای من هەیە 14 گوند چۆڵی کردووە و قایمەقامی ئەو جەبایی شەڵێ ڕێژەکە زۆر لەوە زیاتریشە. ئەم کۆچکردنە ڕەهەندی زۆر لەخۆ دەکرێت، ینی کاریگەری بە لەسەر گۆڕینی دیموگرافیا. من ویستمەوە بپرسم کاکە هونەریەکێ لە خەتەریەکانی ئەوەیە ئێوە لە دوکمنتارەکانان 7 ملیۆن کەس ئیتر هیچ ژیانی نامێنێ مەجبورن لە ماوەی 10 ساڵدا باشە کۆچەکەن بەرەو چۆ بەرەو چۆ کۆچ دەکەن. ئەوەی ئاوی هەیە لە عێراق تەنها هەرێمی کوردستانە، کەواتە مەترسیەکە بۆ هەرێمی کوردستانە. لە ئێستاوە حکوومەت حیزبە سیاسیەکان دەبێ خۆیان دوای ئەم بینینی ئەم دۆکمنتاریە دەبێ خۆیان ئامادە بکەن. من پێم خۆش ئەم شەو هەموو سیاسێکی یاخود هەموو ڕۆژنامەنووسێک ئەوانە بەدوادات چوون لەسەر پرسی سیاسەکە ئەم شەو دیکۆمنتارە ببینن بە چاوی خۆیان. ئەوەی کە جێگەی مەترسی ئێستا کۆچ دەستی پێکردووە لە دیالەوە، لە دیالە کە ئێستا وەکو پێوتێ سەلەی غیزایی عێراق دیالە، لەوێ هەموو جۆرە بەروبوومێک و ئەو میوانە کە لەوێ هەیە، لەوێ کە ئاوەکەیان لێگرتوونەتەوە لە ئێران و ئاوەکەیان لێ گیراوەتەوە زیاترەوە، چونکە لە دیالەوە ئاوی ئێران لەوێ نزیکە. کۆچ دەستی پێکردەوە بەرەو کەرکووک، خەڵکێکی زۆر لە دیالەوە هاتوون بۆ کەرکووک. ئەمە مەترسێکی زۆر گەورەیە سەرەتا بۆ سەر کەرکووک، دواتر بۆ سەر هەرێمی کوردستانیش. وەکو دیارە ینی ئەگەر بێت و خەڵکێکی زۆر بێتە کەرکووک کاریگەری ڕاستەخۆی بێ لەسەر گۆڕینی دیموگرافیای و ناوچەیە، بە تایبەتی ئێستا لەوێ هەوڵە درێ کە ئەو بڵێن خێزانە عەرەبانی کە لە ناوچەکانی دیکەەوە بێن کارتی نیشتەجێبوونیان بۆ دەربکرێ و بکرێن بە خەڵکی کەرکووک و لەوێ نیشتەجێ بکرێن. کۆچی ژینگەیەکە ئەمە یەکەم مەترسیە کە لە دەرگای هەرێمی کوردستانەدا، دواتر ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. باشە کاک هونەر، ئەمە ئەم کۆچی ژینگەیی لەسەر لە هەندێک شوێنی جیهانیشدا هەیە، لە ئەفریقاش ئەوانە ڕووی داوە. بەڵام پرسیار ئەمەیە، ینی یەکێک لە خاڵەکانی وەکو لە دۆکمنتاریەکان دەڵێ کۆچە ینی هۆکارەکە یەکێک لە هۆکارەکان دەرەکیە. ئێران کە خۆی بە دۆستی عێراق دەزانێ و هەم شیعە لەوێ لەسەر حکومە هەم شیعەش لە عێراق لەسەر حکومن، ئاوی گرتوتەوە و تا لە بەپێی راپۆرتەکانی ئێمە زیاد لە 8,000 کەس لە قەڵاتجێ و ڕانیە بێ ئاوە بن، چونکە ئاوەکەی گرتوتەوە. لەو لاشەوە تورکیا گرتوویەتی. پرسیار ئەمەیە بۆچی ئێران ئاو لە عێراقە گرێتەوە؟ وەزارەتی ئەوان هیچ جوابێکیان هەبوو ئەمە؟ وەزارەتی سەرچاو ئاویەکان وتیان ئێمە چوونێتە ئێران و کازمیش سەردانی ئێرانی کردووە، بەڵێنی وەرگرتووە کە ئەو بابەتە چارەسەر بکرێ و هەروەها سەردانی تورکیاشیان کردووە. بەڵام وتی ئەو وەفدەی کە چووەتە تورکیا بەڵێنی ئەوەی وەرگرت بوو کە وەفدی عێراقی ببرێنە سەر ئەو بەنداوانەی کە تورکیا دروستی کردووە بۆەوەی تورکیا دڵنیایی بدات کە بابەتەکە ئەو بەنداوانە نییە کە دروستیان کردەوە. بەڵام
ئەو بەڵێنەی لەلایەن تورکیاوە نەبراوەتە سەر و هیچ وەفدێک نەبراوەتە سەر و بەنداوانە و هەروە حکوومەتی ئێرانیش کە بەڵێنی بە کازمیدا بۆ بابەتە چارەسەر بکرێ و ئێستا بینی نەک بابەتەکە چارەسەر نەکراوە یاخۆت بڵێن ئاوڵۆقەی زیاتر لە ڕووی ئاوە ئەخرێتە سەر عێراق ئەمەش کاریگەری زۆری ئەبێت. باش کاگونەر ئێوە لەوێ بوون لەگەڵ خەڵکی ناوچەکە قسەتان کرد ئەوان لەسەر برین ینی تەمان ئەو ئەوانەی لە ئێرانەوە دێن بەتەنها لە هەرێمی کوردستان و نیە لە خواری عێراقیشەوە چەندین ڕووبار هەیە دێنە ناو عێراقەوە ئەو ئەوانە هەمووی بڕاوە خەڵک لەسەر ئەمە دەڵێن چی لەسەر ئەو هەڵوێستەی ئێران بەڵێ هەڵبەتەوەی لە جەبایش و دەوروبەری هەیە لە دەوروبەری ناسرێ کاریگەریەکەی لەسەرەوەیە کە ئەو هەموو ئاژەڵ و گامێش و ئەوانە هەمووی لەسەر ئەو ئاوانن ئەگەر بێتەوە و ئەهوارانە وشک بن ئێستا ئەم ساڵ مەترسیەوە هەیە بە تەواوی وشک برێ لە دوو مانگ سێ مانگی داهاتوو ئەگەر بێت و ئەم ساڵ بارانی پێشوەختە نەبێ بەدەر لەوەش ئێستا لە نەجەف و کەربەلا ئەو ناوچانە کە چەڵتوک هەبوو برنج لەوێ ئەچێنرا هەموو ئەوانە ڕایگیراون حکوومەتی عێراق بە فەرمان ڕایگرتووە چونکە برنج پێویستی بە ئاوێکی زۆرە هەموو ئەم خەڵکە بێئیش و بێکارەکەون ئەوجا یەکێک لە دەرگاکانی گرتنەوەی ئەو برسێتیە ئێستا ئەو برسێتی کە لە ئەفریقا دەستی پێکردو لە هەندی وڵاتانی ئەفریقی بەشە سەرێکیەکەی بۆ وشکە ساڵێکە ئەگەڕێتەوە لە عێراقیش ئەگەبێت و ئەو وشکە ساڵیە بەردەوام بێ برسێتێکی زۆر دەست پێکە زۆر باشە کاک هونەر دەستان خۆش بێ ئیشێکی زۆر مهمتان کردووە ئێمە لێرەشەوە دەمانەوێت با بینەرانی کوردستان 24 بڵێن سعات 9 شەو ئەم شەو چاوەڕوانی ئەو دۆکیومنتاریە گرنگە بکە هاوکارمان هونەر ئەحمەد ئەوان جێبەجێیان کردو دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە